شتێکی گرنگتان پێ ئێمە دروست بووین بۆ ئەوەی بژین بەڵام چۆن بژین طبعا بخۆی شانۆی شەقام یەکێکە لە شانۆکان کە کۆنن بەڵام ئێمە درەنگ ئەم شانۆیە پێی گەیشتن یاخود لێرە هەنگاوی گەورەی نادوای ئەوەی کە کۆمەڵە فستیڤاڵی نێودەوڵەتی بەڕێوەچوو بەڵام هونەری شانۆی شەقام لە هەموو دنیا لە هەموو شەقامەکانی دنیا کاری بەردەوامیان هەیە نەکم وەرز و فستیڤاڵ و یاخود ساڵ بۆ ساڵ بە بەردەوام کاری شانۆی شەقام لەسەر شەقامەکانی دنیا کارەکرێت بەڵام لای ئێمە بۆتە بوارێک زۆرجار لە فستیڤاڵەکان ئێمە ساڵانە کاری لێکەین گرنگیەکەی ئەوەیە باس لە معانات و خەمی خەڵکە کە نزیک لە کێشە و گرفتە هەمیشە لە بەرەی خەڵکە ئەو کارانی کە خەڵک ئەو باسێکە ئەو کێشە و گرفتانی کە خەڵکەیەتی ئەو پەنجەی بۆ ئەبات و ئەیخاتە بەر دەسەڵات یاخود زۆر جار چێژێکێکە لەو بابەتانی کە لە شانۆی شەقام هەیە زۆر جار بەتایبەت لەم ناوچەیە بینین خەڵک هەمیشە غەمبارە بێتاقەتە شەڕ هەیە گرفتەیە حاڵەتی دەرونی ناخۆشە شانۆی شەقام یەکێک لەو هەنگاوانی کە خەڵک ئارامەکاتەوە بە نمایشەکان چێژ بە خەڵکەدا جوانیە بەخش ساڵانێک ئێمە کە دەستمان پێی کرد خەڵک تانە و تەشەرێدا بەس ئێستا ئەوە بۆ چەند ساڵێکە هاوکارن خۆیان یعنی زۆر جارڵن کەی فستیڤاڵی شانۆی شەقامەکە یاخود کەی نمایشی شانۆی شەقامەکرێت ئێمە لەگەڕێکی شۆرجە کە دەستەکەینە نمایش خۆیان دێن ئامادەکارەکانمان لەگەڵاکەن ئەمە پێشکەوتنە ئەمە وشارکردنەوەی تاکە ئەمەیە پەیامەکەی شانۆی شەقام کە بەر خەڵکەکەوێت چکە شانۆیەکە بەستەنا بۆ خەڵکە بۆیە گرنگترین بەشی هونەر ئێستا لە هەموو دنیا دوورەکەونەوە لە هۆڵ دێنە دەرەوە واتە ئەگەر کاتێک بینەر بوێ بچێتە هۆڵ ئێستا شانۆی شەقام خۆی ئەچێ بۆ لای بینەر ئەچێتە ناو گەڕەکەکانەوە ئەچێتە ناو نەخۆشخانەکانەوە ئەچێتە ناو شوێنە گشتیەکانەوە کافێکانەوە تەبان پەیامەکانیش جۆرا و جۆرن ینی کا لەسەر مادەی هۆشبەرەکرێ کا لەسەر بنبڕکردنی نێرگەلاکرێ مەسەلەی دەست درێژی هەموو بابەتانە لە شانۆی شەقام جێبن ئەزانن بۆ من گرنگ نییە تۆ چ ڕەنگێکی تۆ چ دەنگێکی ئەو ڕەنگی پێستت چۆنە تۆ سەر بە چ حزبێک يجب علينا أن نزرع المحبة أن نزرع المحبة الحب المحبة 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 بەڵێ دیارە فستیڤاڵی شانۆی شەقامێکێکە لە فستیڤاڵە گرنگەکانی کردو کە ساڵانە بەڕێواچێ ئەم ساڵ خولی حوتەمی فستیڤاڵەکەیە کە بە چاودێری جەنابی وەزیری ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز هەمێ حامد سەعید بەڕێواچێ فستیڤاڵەکەمان بۆ ماوەی 3 ڕۆژ لە کەرکووکە بەردەوامە بێت کە ڕۆژانی 19 و 20 و 21 لە مانگی 11دا چەند چالاکیەک لە خۆگرێت کار و چالاکی جوان کە خزمەتی کەرکووک و شەقام و کەرکووکیەکانی بێکەین لە فستیڤاڵەکەدا هەرێک لە وڵاتەکانی جەزائیر و ئیتالیا و تونس و سوودان و کوردستان و عێراق و ئێران بەشداری ئەم فستیڤاڵیان کردووە تێیدا 25 نمایشی شانۆیی پێشکەشەکرێت لەلایەن گروپ و تیپە بەشداربووەکانی فستیڤاڵەوە سێ وەرکشۆپی شانۆیمانەیە بۆ دوو شانۆکاری ڕۆژهەڵاتی کوردستان و شانۆکارێک لە وڵاتی ئیتالیاوە دوو کتێبی شانۆیمانەیە وەکو چاپی فستیڤاڵی شانۆی شەقام لە نێو فستیڤاڵەکەدا پێشکەش ئەکرێت و چالاکیەکی دیکە ئەوەیە پانێڵێکمان هەیە بۆ هەشانۆکاری بە ئەسمون لە کوردستان و عێراق و ئەو وڵاتانی دیکەی کە بەشداری فستیڤاڵەکەمانەکەن ئومێد دەکەین فستیڤاڵەکەمان بێتە جێی ڕەزامەندی تەواوی و هونەرمەندان و خزمەتێکی بەرچاو بە کەرکووکیەکان بکات کە لە ماوەی 3 ڕۆژدا ئێمە لە شەقام و لە زانکۆکان و شوێنە گشتەکانی کەرکووکە ئەچینە لایەن و شانۆیان پێشکەشەکەی